بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم لێرەوە تا نزیکی کاتژمێر چوار لەگەڵتانە بم بۆ قسەکردن لەسەر دوو تەوەری جیاواز لە تەوەری یەکەماندا قسە لەسەر تەوەرێکی گرنگەکەین ئەویش تایبەتە بەوەی زۆر جارێمە دەبینین و گوێمان لێ بووە کە داعش وەکو هێزێک کە بەرهەم و لە چۆن بڵێ بە شێوەیەک لە شێوەکان لە ڕەحمی تونڕەوی ئاینیەوە هات بێتە دەرەوە بەڵام جگە لەمە کۆمەڵێک شیکاری و کۆمەڵێک لێکدانەوەی زیاتر هەیە سەبارەت بەوەی کە داعش زیاتر هێزێک بێ یاخود دەستکەلایەک بێت لەلایەن جەمسەرە نێودەوڵەتیەکانەوە و زلهێزەکانی دنیاوە بەکاربێنرێت بۆ یەکلاکردنەوەی کۆمەڵێک پرسی ئابووری و هاوسەنگی هێز لە چەند ناوچەیەکی دیاریکراودا کە ئێستا زیاتر لە عێراق و لە شام دەرکەوتون. قسە لەسەرم تەوەرانە ئەکەین و کاوکات چەندین پرسیدیکەی گرنگی شەیە کە ئێمە لەم بەرنمەیە تیشکی ئەخەینە سەر بە میوانداری بەڕێز کاگ ئیسماعیل گەڵاڵی پارلەمانتاری پێشووی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بەخێراتن دەکەم ئەوەندەی ئاگادار بین 2 ساڵە بێت خۆت لە میدیاکان بە دوور گرتووە و قسە ناکەیت و زیاتر فەیسبوکەکەت و ئەکاونتەکەی فەیسبوک و پەیجەکەت بەکارێنی بۆ دەربڕینی ڕاکانت زۆر بە کورتی پێم بڵێ بۆچی وا لە میدیا دوورکەوتیتەوە. من زۆر سپاس دەکەم سپاسیەوە دەکەم بۆ ئەم فرسەتە من بەڕاستی زیاد لە 2 ساڵە مقاطعی هەموو میدیایەکەم کردووە بەڵام لە خۆشەویستی جەنابەت بە تایبەتی و کەناڵەکەی ئێوە ئەو بایکۆتە مشکان لە ڕاستیدا ئەوەی کە منی نیگەران کردووە لە میدیای کوردی میدیایکی بێپەیامە میدیایکی زیاتر تجاریە و هیچ پەیامێکی نییە بۆیە بەڕاستی بەتاوەتی خۆم کە ناگرتووە لە میدیای کوردی. بەڵێ سپاس دەکەم و دووبارە بەخێر بێت. کاک ئیسماعیل من لەو پرسیارەوە دەست پێ یەکەم پاشان دێمە سەر ئەوەی نووسینێکت نووسی بوو هەندێک خاڵم تیا دیاری کردووە مەبەستمە زیاتر لەسەری بۆسین چکە لەوێ بە کورتی لەسەریان وەستاوی. داعش لەلایەن نووسەرەکانمەوە لەلایەن ڕۆشنبیرەکانمانەوە لەلایەن بیرمەند و سیاسیەکانمانەوە تەنانەت لەلایەن وڵاتانی ناوچەکە و جیهانیشەوە زیاتر وەکو هێزێک کە هەڵقوڵاوی تۆندڕەویەکی ئاینیە و پەیوەستەکرێتەوە بە ئاینی ئیسلام بە حکمی ئەوەی ئەوان هەر لە ئاڵاکەیانەوە تا کردەوەکانیان بە دروشم و بە هاوارکردنی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله ئەمانە ئەکەن. تۆش هەمان بۆ چوونت هەیە یان پێت وایە داعش بەرهەمی مەسەلەیەکی یاخود بەرهەمی ڕەحمێکی تەواو جیاوازە لەوەی کە تۆندڕەوی ئاینی بێت یاخود چۆن یەبینی؟ بە باوەڕی من ئەو تێڕوانینە کە هەڵەیە لە چێوە هاتووە ئینسانی کورد هەم بە سیاسیەکانی هەم بە ڕۆشنبیرەکانی بە نووسەرەکانی بە میدیاکارەکانی باگراوند یان هۆشیارەکی فیودالی هەیە هێشتا لە قۆناغی دەرەبەگایەتیە هێشتا لە ململانەکانی دنیای سەرمایه‌داری تێناگا وەختێ تۆ لە ململانەکانی دنیای سەرمایه‌داری تێنەگەی ناتوانانی استراتیژەکان بخوێنیتەوە ناتوانانی ئامانجەکان بخوێنیتەوە لە حقیقەتە ئەوەی بە باوەڕی من داعش کۆکتێلێکە خەپتەیەکە دروست کراوە لەلایەن کۆمەڵی مخابەراتی نێودەوڵەتیەوە بۆ کۆمەڵی ئامانجی جیاواز لە حقیقەتە ئەوەی کە لە ناوچەکە ڕوو ئەدات 3 استراتیج شەڕەکەن 3 استراتیج یەکیان استراتیجی تورکیە ئەوە تریان استراتیجی ئێرانی ڕووسی سینیە ئەوەی تریان استراتیجی ئەمریکا هاوپەیمانەکانێتی کەواتە تورکیا لەم مەسلەیە تەنها باڵە و بە تەنها خۆی شەڕەکاکە تورکیا ئەگەر تەماشای ئەیچ خوێندنەوەی بۆ قوڵای استراتیجی نێودەوڵەتی کە داودۆغڵو منەزیرێتی تەواو جیاوازە ئەو بە نەفەسێکی عوسمانی ئیسلامی ئەویست غەزوی ناوچەکە بکە غەزی ئەم ناوچەیەکی حساسە ناوچەیەکی گرنگە ناوچەیەکی نەوتە ئێمە کێشەی کورد لەوایە کێشەی سیاسیەکانی کورد لەوایە کێشەی ئێمە بەعام شەرقی لەوایە ئێمە نازانین نەوت چیە نەوت شای ئێران لە 72 لە مقابلەیەکە ئەڵێ وەختێک نەود ئەکرێتە ناو وەلیدەیەکی کارەباوە من ئازار لە دڵم دێت چونکە نەوت 10,000 ئەو وەختەواڵ ئەنجا ئەبێ ئێستا چی لە هاتی بێ نەوت 10,000 موادی لێ دروست دەکرێت یعنی وڵاتانی سەرمایه‌داری وڵاتانی پیشەسازی ئەو بەرمیلە نەوتی کە لە ئێمە بە $100 لێ دەکڕن لێمان نەکرێت بە $100,000
پێمان دەفرۆشێتەوە وەختێکە ئەکاتە پەترۆشیمی. دوو علمی زۆر تازە هەیە لە دنیادا کە ئێمە ئاشنانین، یەکێکیان نانۆ تەکنۆلۆژیە، یەکیان پەترۆشیمیان. ئەم دوو حاڵەتە تا تێنەگەی هەتا ململانەکانی وڵاتانی سەرمایه‌داری تێنەگەی هەر بەو عینەکەەوە بەو چاوە تێگەیت کە داعش زادەی توندڕەوی گیانی ئیسلامیە. لە ڕاستیدا ئەم توندڕەویە هەیە، بەڵام چێ ئەم زمینەیە دروست دەکات کە دروست ببێ. کێ ئەم زمینەیە دروست کردووە؟ بە باوەڕی من وڵاتانی سەرمایه‌داری بە پلەی یەکەم و هەندێک وڵاتانی ناوچەکە کە بۆ نمونە سعودیە دەوری تیا هەبووە، سعودیە بە نیەتێک طبعاً، قەتەر ئێستا قەتەر هەندێک لە وڵاتانی عەرەبی و هەندێک لە ڕۆشنبیرانی عەرەبی کێشەکە لەوایە دینی ئیسلام بە ئایدۆلۆژیای نەتەوەی خۆیان دەزانن کە قەتەر مەسەرەن لە پشتی ئەو مەسلەیەیە. تووچە بە جۆرێکی تر لە ناو ئەم قەزیا هەبوو و ئەمریکاش. داعش سەرچاو مخابەتەکان کە پێم وایە تا ڕادێک گومانم نییە، داعش 1400 کەس بوون لە وڵاتێکی عەرەبی پەروەردەکران و بە شێوەیەک هێنانە سووریا و دوای هێنانە هاتە عێراق. لەبەرەوە ئێمە ئەگەر بمانەوێت بە تەواوەتی لە داعش تێ بگەین ئەبێ استراتیجی ئەم وڵاتانە بەجیا بخۆینەوە. بەڵێ کاک ئیسماعیل، داعش لە ئەنجامی بەهێزی خاوەنەکانیەوە چالاکیەکانی هێناوە بۆ لە سووریاوە هێناوێت ناو عێراق و کوردستانیشەوەی یان لە ئەنجامی لاوازی ئەوانەوەی و بۆ یەکلاکردنەوەی یاخود بۆ ڕاگررتنی هاوسەنگی هێزە و زیاتر زاڵ بوونە. کاک یادگار ئەگەر داعش نێتە ئەم ناوچەیە وەکە ئەو ئالۆزیە دروست نەکات، کۆمەڵی وڵات ئەکەوێت، کۆمەڵی وڵات دەکەوێت بە تایبەتی وڵاتانی پیشەسازی. ئێستا نازانم ئاگاتن لە سیاری نەوتە 90 هەشتایە لە 100 بۆ 80. بەڵێ ئێستا کۆمەڵ سەیرێکە هاوکات لەگەڵ هێنانی داعش لەولاوە شەڕشکەی ئابووریشیان دەست پێ کردووە کە سعودیە و کوێیت و ئەمانە قیادی دەکات بۆ لێدانی رووسیا و سینە. من زانیاری تاوامێ لەسەر بازاڕی سین. ئێستا بازاڕی سین بازارێکی زۆر خراپە ئێستا کە لە ماوەی پێشوە وترێت غەزوی بازاڕەکانی ئێستا وەزیان زۆر خراپە. وردەوەدا سەیریکە لەبەرەوەی کاڵای سینی بۆ ئەم ناوچەی ئێمە زۆر ئەهات، ئەوە لەوێ بازاڕی سینیان تەدمی کردووە. لێرەوە رووسیا کە یەکێک بوو لە موسەدیرینی غاز و نەوت دیسان بەدابەزینی نەوت هەم وەزعی ئێران تێگەچێ هەم وەزعی رووسیا تێگەچێ. یعنی لە ئاساسە شەڕەکە شەڕێکی ئابووریە. کاک ئیسماعیل، یعنی بە شێوەیەک لە شێوەکان هاوکێشەکە پێچەوانە ئەبێتەوە، چونکە ئەوترێت پێش هاتنی داعش ترسی ئەوە هەبوو کە نەود لە $100 بۆ زیاتر بڕوە بەرەو 150-180. ئەمە تەسیری لەسەر بازاری ئەوروپا دائەنا زیاتر یان ئەمریکا؟ کاکە یادگار، ئەوروپا لە بەردەم ئینهیارێکی ئابووری گەورەیە بوو پێش هاتنی داعش. پێش هاتنی داعش و ڕۆژ بە ڕۆژ ئەم ئینهیارە دەرەکەوت دۆزیایەکرد. یۆنان کە حەزارە و فەلسەفەی دنیا لە یۆنان دروست بووە، چ وەزعێکی خراپی هەیە؟ ئەوتری ئەڵمانیا هەمووی کڕیوە. قۆبرس زۆر وەزعی خراپ بوو، ئیتالیا وەزعی زۆر خراپ بوو، ئیسپانیا وەزعی زۆر خراپ بوو، سوید وەزعی زۆر خراپ بوو، ئەڵمانیش لە شەژمانی ڕابردووە لە پاشەکشێکی ئابووری گەورەیە بوو. بۆیە ئەبواە بۆ 50 ساڵی ئایندا ئەم ناوچەیە ئاژاوەیەکی گەورە دروست بکرێ بۆی سعری نەوت بە تاوەتی بێتە خوارەوە. ئەوان وڵاتانی سەرمایه‌داری وڵاتانی پیشەسازی بۆ ئێمەی کە خاوەنی نەوتین نابێ و فرسەت نادەن و مەجالمان پێ نادەن ئیستقراری سیاسی بکەین. باشە ئەگەر وڵاتێکی وەکو ئێران، ئەگەر وڵاتێکی وەکو عێراق نەوتی هەبێ، پترۆشیمی هەبێ، پیشەسازی هەبێ، سیاحی هەبێت، ئەو ئینهیارەکە چکن بازارەکەی ئەو ئێمەین. لەبەر ئەوە ئەمە پلانێکی وڵاتانی پیشەسازیە وەک دەوەی کە وا پێناسە بکرێت ململانەی ئایدۆلۆژیە. کاک ئیسماعیل، من ئەمەوێت ئەم باسە پێویست بکەمەوە بە پرسێکی دیکەی گرنگەوە کە لە هەرێمی کوردستان بەر لە هاتنی داعش و بە تایبەتیش بەر لە دروستبوونی و قەیرانەی نێوان هەرێم و بەغدا باسی لێ یەکرا. ئەوترا هەرێمی کوردستان هەمیشە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و هەروەها ئاشتی دکتۆر ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان زوو ئاماژەیان بەوە ئەدا ئەیانوت ئێمە ناچینەوە ژێرباری عێراق، هەرێمی کوردستان کەوتۆتە سەر نەخشەی وزەی جیهان و تەنانەت باس لەوە ئەکرا ئەیانوت مەترسی لەسەر گاز و غازی هەرێمی کوردستان مەترسی لەسەر داهات و غازی و هەناردە و هاوردەی رووسیاش داناوە کە یەکەم بۆ تا ئەم لەحزەیەش لە بوارەکەیە.
ئایا ئەم یاریە هیچ ینی پەیوەندی نیە بەوەی کە هەرێمی کوردستانیش بە شێوەیەک لە شێوەکان بخەنەوە جێگەی خۆی بڵێن لە خۆبایی مەبە و ئەو نەوت و ئەو سەرچاوە سروشتیانی لە وڵاتەکەی ئەوەیە هەیە هیچی پێ ناکرێت هەمیشا بێ پێویستان بە ئێمە بێ کاکە یادگاریەکێ لە هەڵەکانی سەرکردایەتی سیاسی کورد و بەتابەتی پارتی کە کوردی ڕاکێشایە ناو استراتیجی تورکیاوە خوێنەوەیکی گەوران بۆ ئەو ململانێنەی دنیای سەرمایه‌داری نەبوو ینی پێیان وابوو بەم سۆگەرکردنی تورکیا بە هاوپەیمانەتی تورکیا ئیتر بێمنەت دەبن یعنی فەلاح مستەفا تەسریحی زۆر بێمنەتێدا و کەسانی تریش لە قیادەکانی پارتی تەسریحی زۆر بێمنەتیانەدا و پێیان وابوو ئیتر تەنانەت پێویستیان بە ئەمریکانیە بەڵام زۆر بەڕوونی ئاماژەیان زۆر بەڕوونی ئاماژیان بەمادا ئەوان خوێندنەوەیان بۆ ئەو ململانەی دنیای سەرمایه‌داری نیە زۆر جار شرۆڤەکاری کورد هەموو وڵاتانی سەرمایه‌داری بە تورکیاشەوە بە یەک پاکێز دەبینێ خۆی لە ناو خۆی دەوڵاتان زیاتر خوێندنەوەیەکی عاتفی و ینی بارگاویە بە سۆس کە تۆ ئەو قسانە بکەیت لەوەی کە شیکردنەوەیەکی منطقی و پشت بەستوو بە لۆجیک بێ کاکە یادگار تورکیا کە ئێستا خۆی یەکێکە لە وڵاتەکانی سەرمایه‌داری گەورەترین کێشە و ململانەی بۆ ئەوروپا دروست کردووە تورکیا یەکەم وڵاتێکی پیشەسازی بەهێزە وڵاتێکی کشتتوکاڵی بەهێزە وڵاتێکی زانستی بەهێزە نەوتێکی زۆر هەرزانشی دەزەکەوت ئەمە وای لێ کردبوو بازارەکانی ئەوروپای غەزو کردبووم یعنی کێشەی بۆ دروست کردبوون بۆیە بە نەفەسێکی ئیسلامی تازەش بە نەفەسێکی ئیسلامی تازە لەبەر ئەوە دەبواە ئەو پەیوەندی تورکیا و هەرێمی کوردستان لەبێ بچێ و فعلا دوای ئەم ئاڵوگۆڕانە کە من دڵنیام دوای یەکلابوونەوەی قەزیەی کوبانەیە کە ساغ دەبێتەوە ئیتر ئوردە و دەمەلبلانەکانی ئەمریکا و تورکیا زیاتر من پێم وایە بە تەواوی ئەو گرێبەستانەدا ئەچنەوە کە لە بینی هەرێمی کوردستان و تورکیا کراوە باشە لەم نێوەندەیە ئەوە هەولێرە زیاتر زەرمەندەیان ئەنقەرەیە چکە زۆر جار ئەوترات زۆربەی هێلکەکانی هەرێمی کوردستان خراوەتە سەبەتەی تورکیاوە کەواتە کێ زیانی پێگا لەم باسەیە من پێم وایە ئەگەر نەک هەولێر بڵێن کورد بە شێوەیەکی گشتی ئەگەر خوێنەوەی هەولێر مەبەستم ینی وەکو پایتەختی هەرێمی کوردستان و کورد بەڵێ لەوانەیە کورد زەرد نەکات لەوانەیە کورد زەرد نەکا بەڵام تورکیا لە هیستریایکی عجیب و غەریبا بوو ئەگەر لەم دوو هەفتەی ڕابردوو یعنی تەسریحی بێمەعنا و هەڵچوونێکی ناتەبیعی و ناتەوازونێک لە ئەردۆغانە دەبیندرا چونکە ئەردۆغان لەم ئەخیرەیە بەڕاستی هەستی بە مەترسیەکە کرد بۆیە من پێم وایە کورد زەرد ناکە بەڵام تورکیا سنوورێک بۆ ئەو گەشەکردنە ئابوووریە بەهێزەی تورکیا دانێن باشە بەو مانایی کە تورکیا بۆ بە مەترسی بۆ بەتاکید ینی کۆمەلگەی نێودەوڵەتی و ئەو وڵاتانەی کە لەم لە ڕووی ئابووریەوە ئەمڕۆکانە لە بازار ململانەی کاڵاکانە ململانەی کاڵایە چکە زۆر جارە بینرا ینی ئەوترێت کە ئیسرائیل و جوولەکە هاتنە ناو هەرباسێکەوە ئەمریکاش حەزەرەکە لەوەی کە دەستی بۆ ببات و ململانیەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستینیش بە وازحی ئەمەی پێوە دیارە بەڵام سیرەکەی تورکیا بەرنگاری ئیسرائیلیشە بووەوە لەم مەسەلانە ینی زۆر جار بێمنەت دەرەکەوت لەوەی کە پەیوەندی هەبێ لەگەڵ ئیسرائیلەیانەی بێت ینی نوێنەری ئیسرائیل لە تورکیا ئەکاتە دەرەوە ینی بێخەم بانگیەکە لێپرسینەوەی لەگەڵاکە زۆر باشە تۆ لە نووسینێکدا ئاماژەت بەوە داوە کە هەرێمی کوردستان بۆت سەرچاوەی 16% داهاتی تورکیا ئەمە ڕێژەیەک نییە هەروە بە ئاسانی سیر بکرێت ئێمە هەرێمی کوردستان بەو چوار پارێزگایەوە لە بەغاوە 7% بۆ هات کە ئەوترێت 12 بۆ هەندێک جار هاتۆ بۆ 11 بەڵام ئێستا هەرێمی کوردستان 16% داهاتی تورکیا لەلایەن هەرێمی کوردستانەوە بە شێوەیەک لە شێوەکان تەمویل ئەکرێت و پشگیری ئەکرێت و وە سەرچاوی ئەو داهاتەشە ئەمە چیمان پێڵێ ئەمە دوور یعنی بەرپرسانی کورد بە تایبەتەوانەی مەلەفی نەوتیان بەڕێوە بردووە و ئیدارەداوە دووربین نەبوون لەم مەسلەیان فعلا ئەمە دووربینی بووە من یەک بالەوە دەست پێ بکەم زۆرە ئەو مۆزوعات زۆرە و بەڕاستی ئاماری دەوێت و دراسی دەوێت بەڵام تەنها ئەو گرێبەستە 50 ساڵی کە هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا کردوێتی بۆ گواستنەوەی یەک بەرمیل نەوت $6 دات $6 دات کە پێشتر حکوومەتی عێراقی هەمان گرێبەستی لەگەڵ تورکیا هەیە بۆ $1 یعنی
تۆ ئەگە بەرمیلێک نەوت $100 بێت ئێستا کە کەمتریشە هەمیشە لە 6 داهاتی هەرێمی کوردستان بۆ تووشی ئاڕات. اینجا جگە لەوەی کە لە عقودی نەوتەکان لە ئەو هەموو سادراتی کاڵای تورکی بۆ بازارەکانی هەرێمی کوردستان کە بە ملیارە هەیە زۆر بە ملیارە هەیە ئەم ڕقەمە پێم وایە ئەمە لە سەرچاوە تورکیەکانە وەرگیراوە دقیقەوە مەجای هیچ تیان نیە یعنی مەجای گومانی تیان نیە. بۆیە تورکیا زۆر بێمنەت بوو بەرامبەر ئەوروپا و بەرامبەر ئەمریکا زۆر بێمنە تەعاملیە کرد پێوا بوو سەرچاوەیەکی وزەی زۆر هەرزانسە دیکە سەرچاوی وزەی پیا کردو بۆ خۆی ئەمە یەک بۆ خۆی بۆ پیشەسازیەکەی خۆی جارێکی تر ئەو وزەی کە لە کوردستانەوە دەڕوا بۆ ئەوروپا ئەو گومرجی لێ وەرەگرێت یعنی بۆ هەر بەرمیلێکنەوە لە گواستنەوە $6 دەست دەکەوێت کەواتە ئەو کاڵایی کە لە ئەستەمبول بەرهەم دێت لەگەڵ ئەو کاڵایی کە لە بەرلین یان لە ئەڵمانیا لە شوێنشکە لە 6 بەلانی کەمەوە گرانترەکەوێت ئەوەی ئەوروپا کەواتە تورکیا ئاسان ئەتوانێت منافەسی ئەوروپاکە. باشە پێت وایە هاتنە ژێرباری تورکیا بۆ ئەوەی بەخاکی تورکیادا پێشمەرگەکانی ژمارەیەک کۆمەڵەیەک پێشمەرگەی کوردستان بپەڕنەوە بۆ کۆبانێ دیسانەوە پەیوەستە بەم بەرژەوەندیە گەورەی تورکیاوە لە ناوچەکە یان فشارێکی نێودەوڵەتیە لەسەر تورکیا. مەسەلەی کوبانێ بەڕاستی قارەبانەتی کوڕکچانی کوبانێ خۆی کرد بە ئەمری واقع بەسەر مجتەمەعی دەولیە. لە سەرەتای کێشەی کوبانێ هەم ئەمریکا هەم تورکیا حەزیان بەکەوتنی کوبانێ هەبوو بۆ لە کوبانێدا مقاومە هەیە ئیرادە هەیە بەرەنگابوونەوە هەیە نەخێر هەیە و ئەمریکا حەزی لە حیزبێک نییە بڵێن نەخێر حەزی لە دەوڵەتێک نییە نەخێر یعنی کەسانێکی دەوێ گوێڕایەڵ مقاش ملائیم لە حقیقەتە ئەمە لە پەیدە و لە ئەو مەدرسەیان نییە یعنی ئەمریکاش و تورکیاش لە هەمان کاتە حەزیانە کرد کوبانێ بکەوێ بەڵام بە مروری زەمن بە مقاومە و بە قوربانیدانی کسان و کوڕانی کوبانێ ئەردۆغانی ژووتی لە ئانوساتایە کەوتنی کۆبانێ ئەردۆغان وتی و ئەمریکاش چەند جار تەکیدیان نەکردەوە کە استراتیژی ئەوان پاراستی کوبانێ نییە یعنی دوجار کە دیفاعشیان لێ کرد بە ئەمری واقع وتیان وەکو التزامێکی ئەخلاقی بەڵام ئێستا ئیتر وردەوەدا ئەمە ئەگۆڕێ بە باوەڕی من ئەو هینە ئەو شیکاریە کۆنەی کە پەیمانی ناتۆ و ئەو جەبهەی بڵێن تورکیا و وڵاتانی ناتۆ ئەمە کۆتایی پێهاتەوە بە تایبەتی لە مەسلەی تورکیا بۆیە بە باوەڕی من ئەگە کورد باش ئەم ململانیە بخوێنێتەوە ئەگەر جوان لەم سیڕاعانە تێبگا ئەگەر جوان لەم ستراتیژانە تێبگا زۆر بە ئاسانی ئەتوانێت ببێتە بەدیلی تورکیا لە ناوچەکە بەڵە بە تاکی زۆر چکن ئێستا جیۆپۆلیتیکی کوردستان زۆر لە جیۆپۆلیتیکی تورکیا گرنگترە ئەمە یەک دوو میلەتی کورد لە ناوچەکە میلەتێکی عقایدی نیە مەزهبی نیە میلەتێکی عنسوری نیە میلەتێکی کراوەیە ڕێزی کەمینەکانی گرتووە کەمینەکانی لە شارەکانی تریشەواتوە پاراستویەتی لە هەمووشی خراپتر کە لەم لە حزاب بۆتە خێر کورد هێشتا میلەتێکی فیودالە یعنی هێشتا لەناو حەماسەتی دروستکردنی دەوڵەتایە مەسەن کابراایکی فارس بۆی چکن دەوڵەتیە کێشەی نییە ئەگەر حەدەسێک دێتە پێشەوە تەماشای زەرد و قازانجەکە تورکێک بەس کورد لەبەر ئەوەی نەقسێکی هەیە عقدەیەکی دەوڵەتی هەیە یعنی زیاتر قوربانی ئەدا لە پێناوی ئامانجانەتەوەیەکانی و زۆر جار قوربانی اقتصادیش ئەدا لەو مەجاردا بۆیە من پێم وایە کورد ئێستا جیۆپۆلیتیکی کوردستان زۆر باشە و ئەگەر بتوانین کۆمەڵە کێشە هەیە بەڕاستی ململانەکانی بینی پارتی کرێکاران و لەگەڵ پارتی ئەو حساسێتە کە شەڕی نفوزە و بەتابەتی لەلایەن پارتیەوە ئەو شەڕە زۆر ئیدارە دەکرێت و ململانەکانی بینی یەکێتی و پارتی و گۆڕ ئەمانە ئەگەر بتوانین کاڵی بکەینەوە بە استراتیزێکی نەتەوەی کار بکەین فرسەتێکی تاریخی بۆ کورداتۆتە پێش هیچ مەعالمی ئەو مەسلەیە دەرکەوتووە کە و شتانە کاڵبێتەوە و زیاتر کورد بوون بێ بە بنەما لە حقیقەتە ئەوەی کە چەند ڕۆژی ڕابردوو تێپەڕبوونی پێشمەرگەکان لە سلۆپیەوە هەتا سەر سنووری کوبانەیە ئەو ڤیستڤالە گەورەیە خۆی کردووە بە ئەمری واقع یعنی خۆی فەرز کردووە بەسەر سیاسەتمەدارانی کورد کە ئیتر دەبێت تەسلیمی ئیرادەی گەلبن. بەڵێ پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە دوایین ئەڵلقەی دووجار بیرکەرەوە کە دووشەمەی ڕابردوو بوو وتی لە مەسەلەی چوونی پێشمەرگە بەناو خاکی تورکیا بۆ کۆبانێ تورکیا هەم
حزبەکانی ناوخۆی تورکیا و هەم کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەم هەرێمی کوردستانیشی هەڵخەڵەتاندوە تەنانەتی پەشیمانم کە لە پەرلەمان دەنگم بۆ پەسەندکردنی ئەو بڕیارە داوە تۆ لەم بارەیەوە چێڵی لە ڕاستیدا پلانەکەی تورکیا وا بوو تورکیا دوای ئەو هەموو عینادی و کەلەڕەقەی لەگەڵ مجتەمەعی دەولی کردی دوای ئەوەی کە ئەویست بە زۆر کانتۆنەکان بڕوخێنێ و هەڵی وەشێنێتەوە و کۆمەڵە حیزبی بەکرێجیرا و قەلەجووی خۆی بنێرێتە ڕۆژئاوا هەوڵی یعنی ناچار بوو دوای ئەوەی کە لە ڕێگای هەواییەوە یارمەتی درا بۆ نێرا بۆ ڕۆژئاوا تورکیا تووشی ئەمری واقع بوو تووشی ئەمری واقع بوو بە ناچاری ئەم ڕێگای هەڵبژات و ئەم ڕێگایش ئەردۆغان چەند تاکیدیە کردەوە هەموو سیاسەتمەدارانی تورکیا تاکیدیانە کردەوە کە لەگەڵ ئەو 150 پێشمەرگەی ئەبێ 1300 بەناو ئەرتەشی ئازاد بڕۆن تامان ئەمە موامەرێکی زۆر خەتەر بوو بەس پێم وایە دوای ئەو بەرخودانە دوای ئەو کەرنەڤاڵە دوای ئەو خۆپیشاندانە گەورانەی کە لە تورکیا دروست بوو زیاد لە 40 شەهید دوای ئەو هەموو قارەمانەتی کە هەم ڕۆژئاوا و هەم باکوور دروستی کرد دوای ئەو پشتیوانیە گەورەی کە بۆ کوبانێ دروست بوو پێم وایە تورکیا ئێستا حەزەرەکات ینی دوجار ینی مینە عەرەبیەکە هەیە ئەنقەلەبە السحر على الساحر وایە بە بڕوای تۆ بەڵێ بەسەر تورکیا خۆی شکایەوە بەتاکید هێشتا ئەو بڕوایەت هەیە کە هەرێمی کوردستان فریادڕەسی تورکیا بوو لەم چەند ڕۆژی ڕابردوو ئێستا من دوو ئاڵۆگۆڕم بیان بە پێی پێدراوەکانی ئێستا نەخێوانی دوو ئاڵۆگۆڕ دروست بوو لە یادی 90 ساڵەی دەوڵەتی تورکیا ئەردۆغان بەو نەفەسەی جاران قسەی ناکرد بەو نەفەسە یعنی پێش ئەوە ئەمان بینی چۆن لەسەر پەکەکە و پێدە قسەیە کرد زۆر تۆندڕەو بوو یعنی ئەم جارە نەفەسێکی تری پێ بوو ئەمە جۆرێک پێم وایە ترسا دوو سەرۆکی هەرێم لە دوای ئەوەی کە داعش هاتە مووسڵ و ناوچەکان دوو جا قسەی کە جارێکیان لە پەرلەمان جارێکیان لە کەرکووک دوێنێ دیسان جارێکی تر قسەی کرد و خیتابێکیدا ئەمە ئاڵۆگۆڕە بە باوەڕێم ئەمە ئاڵوگۆڕە لە ناوچەکەیە و من واتە سەورەکەن سەرکردایەتی سیاسی کورد ئیتر ئەبێ ئیتجاکەی خۆی بگۆڕێ و ئەمە ئاڵۆگۆڕە و بەرە استراتیژی ئەمریکا بڕوا و ئەبێ بەڕاستی پشت لە تورکیا بکە ئەمە ئاڵوگۆڕێکی تازەیە کەواتە پێت وایە کورد بەو ئاسانیە کە تا ئێستا وترێت زیاتر کورد لەسەر تورک و فارس ساغ بوونەتەوە پێت وایە ئەمریکا بەو ئاسانیە کە هێشتا ینی بە دانپێدانانی سەرکردایەتی سیاسی یەکێتی و پارتی بە شێوەیەک لە شێوەکان لە لیستی ڕەشایە بە نسبەت ئەمریکاوە ینی حەزەری لێیەکە پێت وایە بەو ئاسانیە قبول بکرێت لە هاوپەیمانێتی ئەمریکا و ئەمریکا ئامادە بێت کە پاڵپشتی بکات کاگەرگار کۆمەڵێ مەفاهیم هەیە وڵەتانی سەرمایه‌داری دروستیان کردووە لە حقیقەتە ئەمرازن و مەتاتین هەندێک جار پێشێکردنی مافی مرۆڤ مەسەن پێشێکردنی مافی مرۆڤ ئەگەر ڕۆژانە سعودێ ڕۆژی 100 کەس قۆڵ ببڕێ 100 کەس مل بپەڕێنێ کەس قسە ناکە بەڵام لە شوێنێکی تر ئەگەر مەبەستیان بێت لەسەر کوشتنی نەفرێک هەڵایەکی گەورە دروستەکان مەسلەی تیرۆر ئامرازە وەختێکە بوو بە یاسا عەرەفاتیانەوە تیرۆریست دوای هاتن دانیشتن و بە ئەترافیشان پێکرد لەبەر ئەوە ئەو مەفاهیمانە مەتاتیە و کاتیە و ئەمری واقع خۆی فەرز دەکا و بەرژەوەندەکان قەرار لەسەرەوادان من پێم وایە ئەوانە هیچ نین یعنی بەس کارتن و قابل سووتانن پێت وایە تورکیا هاوپەیمانێکی هێندە بچووک و لاواز و کەم نرخ بێ کە ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بە واسانیە پشتی تێ بکە لە ڕاستیدا تورکیا وڵاتێکی هێزە بەڵام یەکێک لە کەم و کورتەکانی تورکیا دوای ئەو پێشکەوتنە ئابوووریە گەورەی کە بینی نەیتوانی کێشەی کورد حەلکە ئێمە لە هەفتەی ڕابردوو لە دووسێ هەفتەی ڕابردوو لەوە تێگەیشتین تورک یاری بە کوردەکە و کات ئەکوژێ و ئەوەی کە ناوێت ناوە پرۆسی ئاشتی یان پرۆسی چارەسەکردن پرۆسی تەسلیم بوونە نانێوە کێشەی کورد چارەسەکان لەبەرەوە ئەوەی یەکێکە لە کێشەکان ئەگەر تورک ئەو کێشەی حەل کردایە زۆر بەهێزتر دەبوو طبعا بۆ زانیاریت وڵاتانی سەرمایه‌داری هەوڵشکان داپار بۆ ئەوەی تورکیا بشێوێنن لە ڕێگای فتحوڵا گولەن
فتحوڵە گولەن ئەمریکاوە و یازی بەناو خۆی تورکیادا بەڵێ جوڵاندیان بەڵام نەیتوانی کارتێکی بەهێز بێت نەیتوانی کارتێکی بەهێز بێت ئێستا کورد وەرەخەیەکی زۆر بەهێزە لە تورکیا و ئەگەر بەڕاستی ئەگەر تورکیا کێشەی کورد بە زووترین وەخت چارەسەر نەکات پێت وایە لە چارەسەربوون نزیک بێ لە کاتێکات ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەفتەی ڕابردوودا بە دیاریکراوی لەم حەوت ڕۆژەی ڕابردوو لە چەندین جێگەی جیاواز ئەڵێت پەکەکە تیرۆریستە پەکەکە یعنی نزیکەی 40,000 کوژراو هەیە لە نێوانیانە ئەڵێ پەکەکە هێزێکی تاریکە کۆمەلگەی نێودەوڵەتی بە چەند ساتێک دێتە سەرخەت بۆ کۆبانێ بەڵام نایەتە سەرخەت بۆی دژی پەکەکە بۆ ئەستێکە چەندین کەسی لە تورکیا کوشتووە هەستەکەی ئەم پرۆسەی چارەسەری لە تورکیا بەرەو کۆتایی بڕات دوایەم لێدوانە ئاگرینانە چونکە لە فترەی پرۆسەی ئاشتی و پرۆسەی چارەسەری هەستەکەی هودنە و ئاگربەستێکە بوو چ لە شەڕ چ لە لێدوان بەڵام ئێستا دیسان ئەو لێدوانە ئاگرینانە چییە ینی تورکیا وڵاتێکە تقریبا ناتوانین بڵێم وڵاتی موسەساتیە و پەرلەمانی هەیە دام و دەستگای هەیە ئەحزابی معارەزە هەیە میدیا زۆرە و ئەمانە هەمووی شۆڤە ئەکرێت پێم وایە یعنی ئەکرێت تورکەکان سیاسەتی خۆیان بگۆڕن ئەکرێت لەوێ معارەزە بە قووەتەیە بە قساکە و میدیایکی زۆر گەورە هەیە و پەرلەمانیشانەیە لەبەر ئەوە محتەمەلە مڕاجعی سیاسەتی خۆیان کەن و ئەگەر نەیکەن بەڕاستی باجی قورس دەدەن باشە ناوم چۆمسکی یەکێکە لە فەیلسوف و بیرمەند و منەزیرەکان کە لە ئێستادا لەسەر تەواوی جیهان بەها بۆ قسەکانی دا ئەندرێت و تەنانەت لە ناوخۆی ئەمریکاش کەسێکی خۆشەویست نییە چونکە ئەوترێ زیاتر خەڵک هۆشیارەکاتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کۆنفرانسێک لە زانکۆی سلێمان دەمرل کە خۆی لە ڕێگەی تەلیکۆنفرانسەوە نەهاتە بووینەکە بەهۆی تەندروستی ئەو مەسەلانەوە یان بەهۆی ئەو لێدوانە توندانی بەرامبەر بە تورکیا ئامادە نەبوو ئەڵێت چوونی پێشمەرگە بۆ کۆبانەی هەڵەیە و لە قسەکانیشیە ئاماژەی بەوە داوە کە پێشمەرگە گوایە هاوپەیمانی تورکایە و یەپەگە و پەکەکە معارەزن لەو ناوچەیە پێت وایە کە هێشتا ئەمە هەڵە بێت یان شتەکەی پێچەوانە بۆتەوە لە ئێستا هەموو ئەو مەترسیانە پێت وایە هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستان هاوکاری تورکیا بن لەو گەمەی کە ئیکات هەموو ئەو مەترسیانەی ئێمە هەمان بوو و نووسرا و باس کرا هەمووی لەوە سەرچاوی گرتە بوو کە هێزی پێشمەرگە بەڕاستی بەکار بێت لەگەڵ هێزی پێشمەرگە هێزێکی خراپ و هێزێکی نەخوازرا و هێزێکی ئەڵقەلەجۆی تورکیا و بچێت مەشاکل دروستکە بەڵام تەوازنی هێزەکان من پێم وایە ئەو یاریەی تقریبان پەکخست ئەو یاریەی پەکخست بۆیە ئەوەی چۆمسکی ڕاستەوە کاریگەری لەسەر هەمووشمان هەبوو و پێشمان وایە هەمومان ئەو مەترسیەمان وەختێ ئەو قسەی کرد مەترسیەکە لەسەر هەمومان زیاتر بوو بەڵام تەوازنی هێز سیاسەتی ئەمری واقع زۆر مهمە تورکیا ئێستا ئاگرە یعنی ئێستا لە تورکیا زیاد لە 25 میلیۆن کورد ئێستا لە بەرزترین ئاستی هۆشیاری نەتەوەیایە کورد بە شێوەیەکی گشتی ئێستا لە ئاستەیە هۆشیاری نەتەوەیە ئێستا لە ئیلامەوە کە شارێکی شیعەنشینە ئێستا لە ئیلامەوە کورد خرۆشاوە ئیحساسی نەتەوەی بەرزە پەیامی هەیە وە قسەی هەیە وە ئەجوڵێ لەبەرەوە من پێم وایە مەترسیەکانی تورک زۆر کاڵبووەتەوە من فعلا یەکێکم لەوانە کە زۆر مەترسیم هەبوو بەڵام ئێستا هیچ ناترسم بەڕاستی باشە سەبارەت بە کۆبانێ ئەوترێت بۆ چوونێکە ئیترم بۆ چوونە تا چەندە ڕێیتێکە تا چەندە منطقی و تا چەندە پشبەستووە بە بەڵگا ئاماژە بەوا درێت کە بردننی هێزێکی پێشمەرگەی کوردستان کە ئەوترێت لە ڕووی ژمارەوە ڕەنگە نەتوە گۆڕانکاریەکی ئەو تۆیان پێ نەکرێت لە ناوچەکە ینی 150 بۆ 200 پێشمەرگە ڕەنگە ژمارەیەکی کەم بێت قسەمان لەسەر ئیرادە نییە ئیرادە هێزی پێشمەرگە چۆنە و بەهێزەوە هەمیشە بە ورەوە شەڕیان کردووە و لە دۆخی زۆر ناخۆشتریشە توانیویانە بەرەنگاری دوژمن ببنەوە ئەوسێت ئەمریکا ئەوێت پرسی کورد و دیفاکتۆی کورد و کوردستان بکات بە پرسێکی جیهانی نەک لۆکاڵی تەنها لە ناو باشووری کوردستانە ئەیباتە ڕۆژ ئاواوە لەوێەوە ئەڵێ پێشمەرگە لێرە شەڕەکە و پێشمەرگە شانبەشانی پێدە کە شەڕەکە ڕەنگە پێدە بوترێت باڵێکی پەکەکەیە لە ناوچەکە و پەکەکەش تایەسەوەکو ڕێکخراوێکی تیرۆریستی لەلایەن ئەمریکاوە سەیرەکرێت تۆ هیچ لەم بارەیەوە بۆی ئەچی کە ئەمریکا بیەوێت لەم مەسەلەیە پشتی کورد بگرێت و پرسی کورد لە باشوورەوە ببات بۆ تەواوی بەشەکانی تر و بیکا بە پرسێکی جیهانی
من پێم وایە ئێستا لە کوردستانی عێراق لە هەرێم ئەمریکا خەریکە سەربازگە دروست دەکە و مەتار دروست دەکە ئەمە تاو بۆ ئەو بەرنمەیە کە خۆیان جاری وڵەن ساڵێکیوێ جاری وڵەن 5 ساڵێوێ جاری وڵەن 10 ساڵی دەوێت ئەو پرۆژەیەەکە ئەوەی نردنی پێشمەگەشت بۆ ئەوێ من پێم وایە بزمارێکە لێودایەکتن من پێم وایە ئەوە ئەبێتە سەربازگە و لەوێ گەورە دەکرێت ئەمە 150 پێشمەگە نابێت بە باوەڕی من و تاکیدکردنەوەی دوێنەی سەرۆکی هەرێم کە پشت ئەستور بوو کە لە دووسێمانی ڕابردووە تەسیحی وای نەداوە بەڕاستی بێدەنگ بوو کاڵێ چەند هێز پێویست کاتوە ئەینێرین بە باوەڕی من ئەم ئۆکەی سەرۆکی هەرێم لە ئەمریکیەکانەوەی نەک لە تورکیا. کاک ئیسماعیل زۆر بە کورتی لەم یاریەی لە ناوچەکەی ئاکرێ لەم گەمەیە کورد لەکوێی گۆڕەپانەکەیە؟ کورد کێشە ململانی حیزبەتی زۆرە و ئاستی بیرکردنەوەی زۆر لۆکاڵیە و تا ئێستا سەرخان و فیگری فیودالی بەڕاستی مسەیتەرە لەسەر تاکمان لەسەر سیاسیەکانمان لەسەر ڕۆشنبیرەکانمان بەڵام بە خوێندنەوەی ئەو ململانی ئابوووریە بەهێزەی دنیا ئەو فرەجەمسەری دنیا کورد لە موقعێکی باشە بێت. بەڵێ کاک ئیسماعیل گەڵاڵی پەرلەمانتاری پێشووی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بە خێراتن تەکەم و سوپاس بۆ ئەو کاتەی بابینەرانی ئێنارتیت بەخشی سوپاس بۆ شیکردنەوە و شیکاریەکانت. زۆر سوپاس بۆ ئێوە بۆ کەناڵەکەشتان سوپاسانەکەم. سوپاس بۆ ئێوەش بینەرانی ئەزیزم ئەمە وتەوەرە بوو کە لەم بەشەی بەرنامەکە قسەمان لەسەر کرد تایبەت بوو بە قسەکردن لەسەر ململانەی زلهێزەکانی دنیا لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان و چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ و کاریگەریەکانی و هەروەها ئەو مەسلەی کە وترێت تورکیا ویستویەتی چوونی پێشمەرگە بە ناو خاکیەوە لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ بەڵام ێستا مەسلەکە پێچەوانە بۆتەوە بەسەریدا شکاوتەوە بووە بە ئەمری واقع. لە دوای سەعات 3 لەگەڵتان ئابم بۆ قسەکردن لەسەر تەوەرێکی گرنگ کە تایبەتە بە هەڵبژاردنەکانی 2014 تونس کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەنجام درا و کۆتایی هاتووە بێگومان پەیوەستیەکەینەوە بە پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان چاوەڕێمان.